ئامادەکاری بۆ ناردنەدەرەوەی هەناری هەڵەبجە بۆ وڵاتانی ئیمارات، قەتەر، کوێت و بەریتانیا دەکەن کە لە ڕێگەی کۆمپانیایەکی کوردی و بە بڕوانامەی تەندروستی حکوومەت یەرێمی کوردستانەوە 1000 تۆن لەو هەناردە دەکرێن. حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە بڕوانامەی تەندروستی بۆ 1000 تۆن هەناری دیکەی هەڵەبجە کردووە و هەناردە دەکرێن. شەو ڕۆژ کار دەکەین بۆ ئەی بتوانین بەرهەمە کوردیەکان بگەین بە دنیا، بۆی کوردستان بکەینە سەبەتەیەکی خۆراکی و وڵاتانی دنیا لە جیاتی ئێمە بەرەو ڕویان بێن، ئەوان لە ساڵانی ئایندا بێن لێرە دەیان کۆمپانیای کشتتوکاڵی و بەرهەمەکانی خۆیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ئێمە و جوتیاران بکڕن. نزیکی 80 جوتیاری هەڵەبجە بە بەهای زیاتر لە ملیارێک دینار هەناریان بۆ کۆمپانیا فرۆشتووە کە لەو وڵاتانە هەر کیلۆیەکی بە 2 تاوەکو 4 یۆرۆ بەپێی کوالیتیەکەی دەفرۆشرێتەوە. ئەو هەناری ئەنێرێتە دەرەوە تەنها هەنارێک بێت کە پلەیەک بێت، چونکە ئێمە لە سەرەتای پرۆسەکەین بۆی کە مەسەلەن هەر لە ێزەوە بتوانین مارکەیەک هەناری هەڵەبجەوەک و مارکەیەک وەکو براندێکی جیهانی بناسیێنین بە دەرەوە و من دڵنیاشتانەکەمەوە ئەو هەناری لە هەڵەبجا هەیە وەکو کوالیتیکی زۆر باشە. هەناری هەڵەبجە هەنارێکی 100% سروشتی ئێستا من لەم باخی خۆما هیچ نەقرکەرێک نە دەرمانێکی کیمیایی بەکار نایەنم. بەپێی ئامارەکانی کشتتوکاڵی هەڵەبجە بەرهەمی ئەم ساڵی هەنار لە شارەکە 12,000 تۆنە، لە کاتێکدا ساڵی ڕابردوو 35,000 تۆن بوو. ئێمە ئەو هەناری کە دیاری کراوە بنێردێتە دەرەوە هەموو بارێک کە ئەڕوات شادەی تەندروستی و هەروە شادەی مەنشەئی پێدرێت و لەبەرەوە ئێمە زۆر دڵنیانە بین لە کوالیتیەکەی لە بەرهەمەکە ئەو شادەی پێنادین، بەڵێ هەنارێکی کوالیتی بەرزە و زۆر گونجاوە بۆ ئەوەی هەناردەی دەرەوە بکرێت. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە پلانیدا هاوشێوەی هەنار هەریەکە لە بەرهەمەکانی تەماتە، باینجان، شووتی، هەنجیر، خەیار و ترێژ هەناردە بکات. دۆزینەوەی بازاڕێک بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە دەرەوەی هەرێمی کوردستان هەنگاوێکە بۆ گەشەکردنی زیاتری کەرتی کشتتوکاڵ و بەرزکردنەوەی ئاستی خۆبژێوی و بەهێزکردنی ژێرخانی ئابووری. نزار جەزا ڕووداو، هەڵەبجە.